ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ئاماژە بەوە دەکات ئەوەی لە هەرێمی کوردستان شانازی پێوە بکەین تەنها سەرکەوتنەکانی هێزی پێشمەرگەی کوردستانە. سعدی ئەحمەد پیرە لە گەشتی هەواڵەکانی سەعات 8 پەیام داوتی کە ناتوانین ژیانی خەڵک دابیر بکەین تەنها شانازەکانی پێشمەرگەمان بەدەستەوە ماوە. کاسەی پڕ ئاشتی ماڵە ئەوڕۆ کاسەکەی ئێمە بەتاڵە نەتوانین موچەی خەڵک بدەین نەتوانین ئەمنێتی خەڵک وەکو پێویستە پارێزین تەنها شتی کە ئەوڕۆ ئێمە ڕەنگە زیاتر لە هەموو شتێک شانازی پێوە بکەین ئەو سەرکەوتنانەیە کە هێزی پێشمەرگە بە خوێنی خۆی بەدەستی هێناوە. ئەو ئەندامەی مەکتەبی سیاسی یەکێتی ئاماژە بەوە دەکات لە ئێستادا بەهۆی شەڕی داعش و هاتنی هێزە بیانیەکان ئەگەری گۆڕانکاری لە سنوورەکەیە لە هەمووشی گرنگتر بۆ گۆڕانکاریەکە تەنها یەکریزی نێوخۆمانە. ڕەنگە ئەگەری پێداچوونەوەی نەخشەی سیاسی هەیە و لەو ئەگەری پێداچوونەوەیشدا کورد ئەکەیت داخوازی و گۆڕانکاریێک لە بارودۆخ و وەزعی کوردستان مەسەلەیەکی واقعیە. ئەکەیت یەکڕێزی میلەتەکەمان و کۆتایی هێنان بە کێشەکانی ناوخۆی نێوان لایەنە سیاسیەکان شانسمان زیاتر دەکاوە هێز و توانامان زیاتر دەکات بۆی بەرەنگاری لەمپەر و بربەستەکان ببین. سەبارەت بە بارودۆخی هەرێم و ناڕەزایەتەکان ڕایگەیاند هەر حیزبە و لە ئاستی خۆی بەرپرسیارەتی لە ئەستۆدایە لەبەرەوەی ئەم بارودۆخە لە ماوەی شەو ڕۆژێک سەری هەڵنەداوە. ئەوانیش وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بەشێکن لە قەیران و بەرپرسیارەتی زیاتریان دەکەوێتە سەر. ڕەنگە حیزبەکان ئەگە وەرگری لەسەرەوە تاخوارێ هەیە مەسئولەتی زۆرە من باسم کرد 70% مەسئولەتی هەیە هەیە 15-20% مەسئولەتی هەیە 5% مەسئولەتی هەیە 2% مەسئولەتی هەیە. خۆ ئەم قەیرانی دارایی لە پێرەوە دەستی پێ نەکردی قەیرانی دارایی بە شەو ڕۆژێک دروست نابی. بۆیە من پێم وایە ئەم قەیرانە ئەگەر بگەڕێنەوە بۆ زوری ئەسلی هەریەکە لە قۆناغێکدا مەسئولەتێکی هەبووە چاوپۆشی لێ کردیا بۆ بەشێک لە سیستێمەکە بەش بە حاڵی خۆم بۆ یەکێتی نیشتیمانی پێم وایە یەکێتی نیشتیمانی تەرەفە لەو مشکلەیە و ماوەیەکی زۆر بێدەنگ بە لەو مشکلەیە بەڵام لایەنەکانی تریش تەرەفن. خەڵک وا گشت هاوارەکە لەژێر سایەدا ئەمبارەکە. لە ئێستادا هەرێمی کوردستان بە بارودۆخێکی قەیراناویدا تێدەبڕێت و هاوڵاتیانیش چاوەڕێی سۆز و بەزەیی سیاسەکانن بۆ ئەوەی ئەو بەستەڵەکەی دروست بووە لە نێوانیاندا بتوێنرێتەوە و لانی کەم ئەگەر حیزبەکان نەبنە هۆی خۆشگوزەرانی هاوڵاتیان لە بەرامبەریشدا نەبنە لەمپەر لە بەرامبەر ژیانی ئاسایی هاوڵاتیاندا.